سڵاو لە خۆشەویستانی بینەرانی تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر ڕادیۆی پەروەردەیی وەزارەتی پەروەردە و هەموو ئەوانەی کە لە سناپچات و ئینستاگرام و هەردوو پەیجی تەلەڤیزۆنی پەروەردەیی و ڕادیۆی پەروەردەیی وەزارەتی پەروەردە بینەرمان دەبن. خۆشەویستان، مامۆستا ڕێباز مەسعودم. ئەمڕۆ قسە دەکەین لەسەر داهاتی فرۆشگا و کاریگەری لەسەر بژانەوەی قوتابخانەکان. دەمانەوێت بزانین شێوازی بەکرێدانی فرۆشگاکان چۆنە و هەروەها سەتا چەندی لەو پارەیە بە قوتابخانەکان دەدرێ و پارەی فرۆشگاکان بۆ چ پێداویستێکی قوتابخانەکان جێبەجێ دەکرێت. ئەمڕۆ لە ستۆدیۆی تەلەڤیزۆنی پەروەردەیی مامۆستا عومەر محەممەد تەها سەرۆکی لێژنەی فرۆشگاکان لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی گشتی هەولێر لەگەڵمانە و قسەی لەسەر دەکەین. بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس بۆ جەنابتان و سوپاسیش تەلەڤیزیۆنی پەروەردەیش دەکەین بۆ ئەم دەرفەتە بۆی باسی گرنگی فرۆشگا بکەین داهاتەکان. بەڵێ، دەمانێت بزانین شێوازی بەکرێدانی ئەم فرۆشگایانە چۆنە. بڵێ، لە ڕاستیدا خۆشبەختانە لە ساڵی 2022 جەنابی وەزیر فەرمانێکی وەزاری دەرکرد بۆ ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2022 بۆ بەکرێدانی فرۆشگاکان. بەڕاستی لەم ڕێنمایانە شتی زۆر باشی تێدایە کە یەکێ لە شتە هەرە باشەکان کەوا دەبی ئەم پرۆسەیە لە مانگی چوارەوە دەست پێ بکرێت و لە کۆتایی لە مانگی حوتواتە لە یەکی هەشتەوە پرۆسەکە هەموو کۆتایی بێ بۆ ئەوەی پارەکان ساڵی داهاتوو یان بەڵێ بۆ ساڵی داهاتوو بۆی پارەکان لە کاتی خۆیدا دابش بکرێ و قوتابخانەکانیش لی سوودمەند بن. بۆیە لە مانگی چوارەوە بەڕاستی بڕیاردرا لیژنەکانی تایبەت بە خەمڵاندنی فرۆشگاکان دەست بەکار بن. هەر قوتابخانە و خەمڵاندنی تایبەتی خۆی بۆ بکرێ، ئەویش لەسەر بنەمای ژمارەی قوتابی و گەورەی و بچووکی ئەو قوتابخانەیە و ئەو بۆ ئەوەی بەڕاستی زۆرترین داهات بێتەوە لە بۆ پەروەردە و کە ئێمەش لەو کاتەشدا دوایی دابەشی یەکەین بەسەر قوتابخانەکان. شێوازی بەکرێدانەکە چۆنە مامۆستا عومەر؟ بە شێوەی زیادکردنی ئاشکرا بڕێوە دەچێتن؟ بەڵێ، تایبەت بە شێوازی پرۆسەکە بەڕاستی لە ڕێگای زیادکردنی ئاشکرایە. ئێمە وەک سەرپەرشتی کارەکە دەکەین، بەڵام پەروەردەکان هەر پەروەردەی قەزاکان بە خۆیان کارەکان ئەنجام دەدەن. لە سەرەتاوە دەسەکەن پاش خەمڵاندنی و هەموو کارەکان کە تاوا دەبێ دەست دەکرێت بە بانگەواز بۆ ئەنجامدانی پرۆسەی بەکرێدانەکە. ئەم بانگەوازە لە چێ دەکرێت؟ ئەم بانگەوازە زیاتر هەر پەروەردە و لە سایتی خۆی و لە ڕێگای لافیتە لێدان لە پەروەردەکان لێ ئەدرێ کە دەشبێ ماوەکەی 15 ڕۆژ زووتر بێ بۆ ئەوەی خەڵکانێکی زۆر ئاگادار بن. کە ئەم بانگەوازە درا و کارەکان ئەنجام درا لە ڕۆژی دیاریکراوی خۆی لیژنەی تایبەتی ناو پەروەردەکان هەر کەسەوە ئامادە دەبێ و پرۆسەکە ئەنجام دەدەن. کەواتە شتەکە بە شێوەی ئاشکرا دەبێ، ئەویش ڕێنمایی تایبەتی بەخۆی هەیە بۆ بەڕێوەچنی کارەکان. بەڵێ، ئەی شێوازی بەکرێدانەکە چۆنە؟ بە گوێرەی ژمارەی قوتابیانە یاخود میکانیزمی دیکەتان هەیە؟ لە ڕاستیدا وەکو ئاماژم پێکرد بە پێی ژمارەی قوتابیەکانە کە لەو مەکتەبە دەوام دەکەن، چونکە بەڕاستی هەندێک قوتابخانە هەیە ژمارەی قوتابیەکانیان زۆر کەمە، هەی کەش هەیە قوتابیەکانی زۆرە، بۆیە بە پێی ئەوە خەمڵاندنی بۆی دەکرێتەوە نرخەکەی کەم و زیاد دەبێت. ئەوەی ژمارە کەم بی نرخەکەی کەمترە لەوەی کە ژمارە زۆرە؟ بەڵێ زۆر چاکە. ڕێژەی دیاریکرا هەیە بڵێن قوتابی ئەوەندەی بەبەردەکەوی؟ لە ڕاستیدا لەوە نا، بەس لە کاتی دابشکردنی داهاتەکە بە پێی داهاتەکە دابش دەکرێت لەسەر ژمارەی قوتابیەکان و هەر مەکتەبیش بە پێی ژمارەی قوتابیەکان وادە وەرەگرێت. بەڵێ، بە تەواوەتی سەتا چەندی ئەو پارەی کە بەکرێ دەدرێت دەگەڕێندرێتەوە بۆ دەستەی کارژێری قوتابخانەکان؟ بەڵێ، لە ڕاستیدا بەخۆی ڕێنمایەکمان هەیە کاری پێدەگەین، وەکو ئاماژان پێکرد ڕێنمایی ژمارەی ساڵی 2022 کە بە پێی فەرمانی وزاری 10317 لە 7/5/2022 دەرچوو کە شێوازی دابشکردنی داهاتەکە بەم شێوەی خوارەوە دەبێت کە بۆتان ئاماژە پێ دەکەم. خۆی کە دوای تەوابوونی پرۆسەکە بەڕاستی کە بۆ باسکەم کە تەواو بوو پارەکە هەمووی کۆ دەکرێتەوە لە ناو
تربیەکان لە 100% پارەکە کۆ دەکرێتەوە دابش دەکرێت بەو شێوەیە لە 183 ئەو داهاتە بۆ قوتابخانەکان دادەنرێت 183 ئەوەکەی کە چی لێ 183شی بۆ چالاکی وەرزشی و هونەری دادەنرێت بڕی 114 دەمێنێت لەو پارەیە ئەو 114ش لە تۆماتیکیان لەجێی خۆی دەبتەوە 100 ئەو پارێ 114 100کەش بەو شێوەیە دابەشی دەکرێت 115 بۆ کردنەوەی خولە 140 بۆ دیوانی ناو پەروەردەکانە هەر پەروەردە و 140 بەردەکەوێت بۆ کە دەکەوێتە بندەست دەسەڵاتی بەڕێبەری پەروەردەکە دابەشی دەکا ئەویش بە پێی ڕێنمایی هەیە کە بە شێوەیەک دابەش دەکرێت 142 بۆ دیوانی گشتی پەروەردەی هەولێرە 103 بۆ پەروەردەی تابەتە ئەمە بەشی هەمووی لێ دەدرێت ئەم بەڕاستی چکە ئەم داهاتێکی زۆر گرنگە بەڕاستی دەبی زۆر گرنگیش بە داهاتی فرۆژگا بدەین چونکە بۆ ئەوەی بە هەموو شێوەیەک سوودمەند بن قوتابی و مەکتەب و پەروەردەکانیش بڵێ ئەم سەدا ڕێژەیە کە دیاری دەکرێت بۆ قوتابخانەکان قوتابخانەکان دەبێت لە چ پێداویستێکی سەرف بکەن بەڵێ ئەنجال هەر تایبەش بەو بابەتەش ڕێنماییمان هەیە کە ئەو پارەی کە تەرخان دەکرێت بۆ قوتابخانە حەزیشەکەم بۆ جەنابێت و بۆ بینەناریش باس کەمکەوە ئەو داهاتی کە دەدرێتە قوتابخانەکان لە ڕاستیدا ئەویش بە شێوازێکی زۆر ڕێک و پێک دابەش دەکرێت هەر بڕەپارەیەکیش کە داهاتەکەمان تەوزیع کرد بە پێی داهاتەکە دابەشی ژماری قوتابیان دەکرێت لەسەر ئاستی بەڕێبەتی گشتی پەروەردەی هەولێر هەموو قوتابخانەکان واتە لەسەر ئاسیەوە بابەت پارەکە دابەش دەکەین اینجا بەڕاستی جار هەیە 3000 بەرەو سەرەوە بەریانەکەی جارایە 3000 بەرەو خوارەوە هەر قوتابیەک بەڵێ مەبەستم لە قوتابخانەکانە ئەم پارەیە بۆ چ مەبەستێک خەرج دەکەن بڵێ ئەوە تایبەت بەو بابەتەش بەڕاستی کۆمەڵە پێداویستێکی زۆر زۆروری هەیە لە ناو قوتابخانە بۆ نمونە بۆ چالاکی وەرزشی چالاکی هونەری ناو قوتابخانە بۆ ئەوانە دابژەکرێ هەتاکو و بڕگەیشی تێدا بۆ ئەو قوتابیانەی کەم دەرامەتن لە ئێستاشدا بەخۆت وەکو جۆناویشتانەوانەی ئاگدار بن سیستەمی ئی پەروەردە بەکار کەوتووە کارتی ئەنتەرنێتیش بۆ ئەو بەرنمەیە دەکردرێ و بۆ ژینگەی قوتابخانە بە زۆر بابەتە کە دەبی بۆ لەسەر هەموو ئەو بابەتانە دابش دەکرێت پارەکە ئەو قوتابخانانەی کە هیچ چالاکێشی هونەریان نییە ژینگە قوتابخانەکەوا دەخوازێ یاخود ژووری تاقیگەی نییە وابزانم بەشی ژووری تاقیگەی تێدایە وەرزشە هونەرە چالاکیە ئەم پارەیە ئەگەر ئەم بەشانە نەبوو بەشێک لەو بەشانە نەبوو یاخود دوو بەش لەو بەشانە نەبوو دەستەی کارژێر قوتابخانەکان یاخود بڵین سەرۆکی فرۆژگاکان و لێژنەکە و ئەندامەکانی چی لەو پارەیە دەکەن لە چی دی خەرجی دەکەن بەڵێ بێ لەوە ئەگەر ئەو بەشانیان نەبوو دەتوانن لە بەشەکانی لە ژینگەی قوتابخانەش خەرج بکرێ بۆ نمونە لە دروستکردنی باخچە بۆ قوتابخانە گرنگیدان بە چاندنی داروبار بۆ لانی بۆ خاوێنکردنەوەی ئاودەستەکان بۆ خاوێنکردنەوەی قوتابخانە چکە بەڕاستی زۆر لە قوتابخانەکانشمان ئەو گرفتیان هەیە کە خزمەتگوزاریان نییە کە بە شێوەیەکی باش قوتابخانە خاوێن بکرێتەوە و خزمەتی قوتابخانە بکرێت مامۆستا عومەر شێوازی ئەو خەرجکردنەکەواتە ئێوە تهدید ناکەن یان مەبەست بەزلۆ یەکشێتبی دابش دابش کراوە ئەویش بە پێی وەکو ئەو بورگانی کە باسم کرد بە پێی ئەو بورگانە شوێن هەیە دەتوانێت زیاتر پێویستی بە خاوێنکردنەوە هەیە دەتوانێت لەو بەشە زیاتر خەرجکە شوێن هەیە کەمی پێویستە لەوانەیە قوتابخانەکە لە ڕووی ژینگەوە داروبار و باخچەوانە تاوا بێ لەوانەیە پارەکە لە جێیشی کە پێویستیان زیاتر بێ ئەتوانن لەو بەشە خەرجی بکەن بەڵێ ئەم داهاتەی قوتابخانە بە چ شێوازێک بۆ پەروەردەکان دەگەڕێتەوە چۆن دەزانن کە ئەمە لەوە خەرج کراوە
بڵێ ئەوە کاتیکە لە پەروەردەکان بانگەکرێن بەڕێوەبەری قوتابخانەکان هەریەکە و بە پێی ئەو بەشەی بۆی دانراوە لەسەر ژمارە قوتابیەکان هەرکو باسم کرد ئایا قوتابخی 3000 بەرکەوێ یا زیاتر اینجا بە پێی داهاتی ئەو ساڵەیە تەسمیلی دەست بە ڕێوبەری قوتابخانە دەکرێت ئەویش لە ڕێگای لژنەیەکەوە پارەکە وەردەگرێت و خەرجی دەکات دوایش بە پێی پسولەی فەرمی بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی داراییش ئەو پسولانە دەگەڕێنەوە بۆ پەروەردە کە هەر کەسە و بە پێی ئەو بڕەپارێکە وەریگرتووە دەبێ یەکلایی بکاتەوە پارێک دەگوترێ جگە لە پسولەکان بە نمونە کرێکارێک دێ لە قوتابخانەیە کار دەکات یاخود وەستایەکی کارەبادێ وەستایەکی بۆڕی دێ پسولەی نییە دەگوترێ ڕۆتینات زۆرە لە وەرگرتنی نوفوس و لە نووسراوی وەکو دەگوترێ عەرزەیەک و لە ژمارەی مۆبایل و ئەمە ئەگەر کەسێک پسولەی نەبێ ئەم هەموو هەنگاوانەی دەوێ بۆ ئەوەی بەڕێوەبەر بیسەلمێنێ کە ئەمە لەوە سەر خەرج کراوە بەڵێ لە ڕاستیدا ئێمە ئەومان هەیە ینی پێڵێن مستەنەدی پارە خەرجکردن دەتوانن لە پارچە وەرەقەیەکە بەڵام وەرەقەکە بە شێوێکی جوان بە کۆمپیوتەر نووسرا بێت و بڕی دوودانە کۆپی بکرێ بەڵێ بزەڵی هەمووشی دەبێت بە دوو دانە بێت چووکە دانەیەک لای قوتابخانە دەمێنێتەوە دانێکیشان دێتە ناو پەروەردەکە ئەویش بە شێوەیەکی ڕێک و پێک و هەویەی لێ وەرەگیرێت و ژمارە مۆبایل و واژوش دەکات لەسەر ئەو بڕەپاری کە وەریگرتووە ئەم هەموو ئەم پسولە و هەموو ئەم نووسراوانە دواتر لە پەروەردەکان وردبینی بۆ دەکرێت بەڵێ ئەکید هەمووی پاش تەواوبوونی دەگەڕێتەوە ناو دیوانی پەروەردەکان کە لێش بەشی وردبینی هەیە ئەو پسولانە وەردەگرێت و هەمووی وردبینی دەکرێت و ئەوانەی بە شێوەیەکی وەکو ڕێنمایەکانی وزارەتی دارایی هەمووی لەسەری کار دەکرێت و بە پێشی هەر قوتابخانە و یەکلایکردنەوەی ئەو بڕەپارەی کە وەریگرتووە دەیکات بەڵێ پێشتر ئەو داهاتەی کە بۆ قوتابخانەکان دوای ئەوەی کە بە شێوەی زیادکردن بەو کەسانە دەدراکە بەکریان دەگرتەوە دەگوترێت بەجارێک بە قوتابخانەکان دەدرا ڕەنگە هەندێک دوا بکەوت وایە بەڵام ئێستا کراوە بە دوو جار هۆکاری ئەم دوو جارە چییە؟ بڵێ لە ڕاستی دەناڵم خۆشببختانە ئەو فەرمانی جەنابی وەزیر بەڕاستی زۆر وەرزیەکەم وەرزی دو بەڵێ کاریگەری هەبوو بۆ ئەم کارە کە جاران یەک جار دابەشەکرا و لەوانەیە تاخیریش دەبوو بەڵام بەڕێز جەنابی وەزیر فەرمانی داوتی بە زووتین کات دەبی ئەگەر هەمووشی نەدرێتێ پێشینەیەکی یەکەمی بدرێتێ بۆەوەی کاروباری قوتابخانە هەندێک بکات ئەمە لەسەر فەرمانی وەزیر بەڵێ ئەنجا ئێمە چیمان کرد بە پێ ئەو داهاتی کە لە بن دەستمان بوو پێشینەی یەکەممان دابەش کرد لەسەر هەموو پەروەردەکان و خۆشببختانە هەموو بەڕێبەری قوتابخانەکان پارەکان وەرگرت و سوودمەند بوون لە وەرزی یەکەم ئەو پارانێکە وەریان گرت خەرجیان کرد بەڵام ناو سامەر ئێستا وەرزی دووەمە مانگەکیش تێپەڕیە بەسەر ناوەندەکانی خوێندن هێشتا قوتابخانەکان ئەو بەشەی دووەمیان وەرنەگرتیە دوا کەوتیە هۆکارەکەی بۆسی دەگەڕێنەوە ڕاستە وڵی بەنسبەت هۆکاری هەندێک قوتابخانەمان مابوو بەڕاستی لە پەروەردەی ناوەندی هەولێر کە ژمارەیان 92 فرۆژگا مابوو لە ڕاستیدا لە ئەنجامی بەکرێ نەدرابوو نەچووە کرێ بەڕاستی لەبەرەوەی خەڵکانێ بەخۆی بە پێی ڕێنمایەکانیش دەبی ئەندام سێ بەشدار بوو بێتە ناو پرۆسەکە بۆ ئەوەی ئیشەکان بەڕێوە بچێت بۆ یەک نەگەیشتا و ئاستا بۆیە ئەو 92 قوتابخانە بەڕاستیش هەندێکیش لە خاوەن فرۆژگاکان گلەی ئەویان نەبووکەوە نزبەی هاتنە ژوورەکەەوە زیاد کراوە جاران لە 100 وەرەگیرا ئێستا بوویتە 110 بۆیە پێیان زۆر بوو ئەو مجموعە فرۆژگایە لە ڕاستی بەکرێ نەچوو بەڵام خۆشببختانە ئێستا کارەکەی چی بوو نرخەکەی زۆر بوو بەڕاستی یعنی ناتوانین بڵین بزەبت هۆکارەکەی ئەو بابەتە بوو بەس بەڵام ئێستا بەکرێت چووە بەڵام خۆشببختانە ئێستا جەنابی وەزیر ئەمرێکی لە بۆمان دەرکردکەوە ئەوانە بۆ ئەوەی چکە 92 فرۆژگا بەڕاستی زۆرە و پارێکی زۆرە کاوتی بەدەری کرد لە ڕێنمایەکان بۆ ئەوەی ڕاستەوخۆ بدرێت بۆ ئەوەی داهاتەکە بگەڕێتەوە خۆشببختانە هەمومان تەواو کرد و ئینشاءڵڵا لەم هەفتەیدا بێتەوە سەرۆکی فرۆژگاکان پارەی بەڕاستی وەرزی دووەم دابەش دەکرێت بەسەر خوێندن حەزەکەم ئەو بابەتش لە بۆ ڕوونکەمەوە ئەمە بێ لە پێشینی یەکەم لە ڕێنمایەکانی ئاماژەی پێدەگا دەڵێ هەر قوتابخانەیەک
ژمارە قوتابیەکانی لە 75 قوتابی کەمتر بێ 250,000 دیناریان بدرێتێ واتە ئەوانە بەدرکران لەوەی کە لەسەر ژمارە بدرێتێ ئەوانە لەگەڵ قوتابخانەکەی تر لە پێشترە ئاسانتر بەڵێ بەس ینی لە قازانجی ئەو قوتابخانانەیە چونکە قوتابخانە هەیە لەوانەیە هەر بیسی قوتابی هەبێ یا 50 قوتابی هەبێ ڕێژەکەی زۆر کەمتر بەرەکێ بەڵام ئەو 250,000 زیاد لە ڕێژەکەی خۆی وەری دەگرێ و بۆیش ئەوش مەزمون لە هەموو پەروەردەکانیش ئەم قوتابخانانەمان هەیە کە لە 75 قوتابی کەمترە بۆیە ئەوانش یعنی لەگەڵ پێشینەی یەکەم هەموو وەریانگرت ئەوانە بەڕاستی ئەوانە کێشەیان نەما ئەو قوتابخانانە هەردوو پێشینە کا بەیەکەوە وەریانگرتووە کەواتە ئەوانی تریش هەفتەی داهات و ڕەنگە بکرێ بڵێ هەفتەی داهات و ئینشاءڵڵا ئەوانیش هەموو دەست پێ دەکەین و ئەوانیش دابەش دەکرێت بڵێ مامۆستا عومەر ئەو خواردنانەی کە لە فرۆشگاکانی قوتابخانەکان دەبێ بفرۆشرێ و ئەوانەی کە نابێ بفرۆشێ چین و بۆ زۆر جاران ئەو خاوەن فرۆشگانە ئاگاداریش دەکرێنەوە کە پێویستە ئەم جۆرە خواردنانە لە پسکیت و لە کۆمەڵێکشتی تر نێندرێنە ناوناوەندەکانی خوێندن کەچی دەهێنرێن بۆ بە دوواداچوونی وردی بۆ ناکرێ کە ئەمە هەمومان دەزانین بەشێک لەم خواردنانە دەبێتە هۆی نەخۆشی. بڵێ پرسیارێکی زۆر جوانە بەڕێز بە تایبەتی یعنی تەندروستی قوتابی زۆر گرنگە لە لامان بۆیە بەپێی فەرمانێکی کارگێڕی بەڕاستی کە لەلایەن بەڕێبەتی پەروەردەی گشتی دەرچووە لیژنەیەکی بە دوواداچوونی فرۆشگاکان پێکهێنراوە کە لە 5 ئەندام پێکهاتووە ئەمانە نەک هەر سەردانی قوتابخانە حکومیەکان بەڵکو سەردانی قوتابخانە ناحکومیەکانیش دەکەن بۆ ئەوەی دڵنیا بن کە لەو خواردنانەی کە دەفرۆشرێ لەو فرۆشگارانە تەندروستن و بەسەر نەچوونە و بۆیە بەپێی ئەو فەرمانە لیستێک بڵاو کرات دوو لیست بڵاو کراتەوە کە هیچیان بۆ ئەو خواردنانەی کە ڕێگە پێدراون لە فرۆشگار بفرۆشرێن چونکە بەڕاستی تەندروستی قوتابیش و بە تایبەتی ئەوانە لە پۆلی یەکەوە تاکو پۆلی نۆ بنەڕەتیەکان ئەوانە تۆزێک لە تەمەنێکی هەستیارن دەبی خواردنەکانیان تەندروست بێ و متابعەیەکی باش بکرێت بۆیە دوو لیستمان هەیە لیستێکیان بۆ خواردنە ڕێگە پێدراوەکانن کە لە فرۆشگار بفرۆشرێ و لیستێکی کەش بۆ خواردنانی کە ڕێگە پێ نەدراون بفرۆشێت چونکە بەڕاستی قوتابی لەو تەمەنە گچکێر هەندێک بابەت هەیە نابێ بیخوات ئەمە لیژنەکە دەیکا بەڵێ ئەمە لیژنەکە بە دوواداچوونێکا و دابەشیشمان کردووە لەسەر هەموو قوتابخانەکان هەردوو لیستەکە و بە هەموو فرۆشگاکانیشمان ئاگادار کردوێتەوە ئەو لیستانە دەبی لە دیوار بدرێت بۆ ئەوەی هەر لیژنەیەک یا هەر میوانێک یا یەکێک ویستی سەردانی فرۆشگاکە بکە ببینێ کە نابێ ئەو شتانە بفرۆشرێت. بەڵێ ئێمە لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبینەوە بەڵام هەندێک هەروەستە بکەین لەسەر ئەم لیژنەیە. ئەم لیژنەیە تا چەند بە دوای کارەکانی خۆی دادەچی ئایا فرۆشگا هەبوو لە ناوەندەکانی خوێندن بەهۆی ئەوەی کە سەرپێچی کردووە پابەندی ڕێنمایەکانی پەروەردەکەی خۆی نەبووە دابخرێتن سزاکەی چی بووە هەردا داخستنی فرۆشگاکە بووە یاخود پێشماردن بووە. بەڵێ بەڕاستی ئەو لیژنەیە زۆر کارایە و زۆر لە ئیشەکانی بەڕێژی کردووە و لە ئیشەکەی بەردەوام بووە بەڕاستی یعنی سەردانی زۆر فرۆشگاکانی کردو لە هەندێک فرۆشگانیشی نیە داخستووە چکە بێ لەوە ئەم 5 ئەندامە دوو ئەندامێکی کەشی لەگەڵەکە هیچیان لە وزاری تەندروستییان لە قایمەتێکە برایانی پۆلیسیان لەگەڵا بەم شێوەیە فراوانە بەڵێ زۆر جاریش برایانی پۆلیسیان کە لەگەڵ ئەم فرۆشگانە بوونە فرۆشگاکانیان داخستۆ و قفلیان لێداوە بە شێوەیەک نابێ بیکاتەوە چونکە ئەمە بەدەر لە ڕێنمایەکانی کردووە و بەڕاستیش لیژنەکە زۆر لە فەیسبوک و لەو جیانش وابزانام سایتی ئەوەی خۆیان هەیە کە بڵاوی چالاکیەکانی خۆیان بڵاو دەکەنەوە نەکە تایبەت بە فرۆشگاکەش بەڵکو بە ژینگەی قوتابخانەکەش لەسەر ئەم بابەتە زۆر بڵاوی کردێتەوە چالاکیەکانی بڵاو کردێتەوە. بەڵێ دوای ئەوەی کە بەڵێنی ئەوە دەدا پابەندی ڕێنماییەکان بی هەر ئەو کەسە هەر ئەو خاوەنی فرۆشگایە بۆ هەیە فرۆشگاکە بکاتەوە یاخود ئەم ساڵە بە تەواوەتی دادەخری. بەڕاستی دوو حالەتەیە ئەگەر بزانین ئەو خاوەن فرۆشگایە
ئامادە نییە بەڵێن بدات کە ئەوەکانی چاک بکات ئەوە نابێت جارێکیکە بیکاتەوە ئەو فرۆژگای بەڵام لە حالەتێکە ئەگەر بەڵێنی دا و لیژنەکانمان دووبارە سەردانیان کردەوە پابند بووە دەتوانێت بیکاتەوە. بڵێ مامۆستا عومەر ئێمە چیمان نەمایە لە کۆتایی ئەگەر بەڕێستان شتێک بە پێویستی بزانن لەسەر داهاتی فرۆژگاکان بۆ قوتابخانەکان کە بێگومان کاریگەری لەسەر بژانەوەی قوتابخانەکان هەیە وەکو لە قسەکان باس کرد جەنابەت فەرموود زۆر گرنگە ئەگەر شتێکت بە پێویست بزانی باسی بکەی ئەگەر ئێمە چ پرسیارێکمان نەما. بەڕاستی حەزەکەم لە کۆتایی بەرنامەکە باسی یعنی هەندێک بابەتی گرنگی فرۆژگا بکەم چونکە بەڕاستی ئەو داهاتی کە دێ بۆ فرۆژگا قوتابخانەکان زۆر داهاتێکی گرنگە چونکە بەڕاستی ئەو قوتابخانە بەپێی ئەو پارەی کە وەریەگرێ زۆر لە کارەکانی بەڕێوە دەبات چونکە بە خۆشتان وەکو شارەزا بن لەو بابەتە قوتابخانە هیچ بڕەپارێکی کە نایەتە دەستی بۆ ئەوەی کارەکانی ڕۆژانەی خۆی و چالاکیەکانی بەڕێوە بات بۆیە داهاتی فرۆژگا زۆر گرنگە بۆیان بەڕاستی ئێمەش بە هەموو شێوەیەک هەوڵ دەدەین کەوا بکەین ئەم داهاتە زیاتر ببێ بۆیە بەڕاستی ئێمە ئەو پێشنیارەمان هەبوو بۆ ئەوی ئیشەکانی ئێمەش وەکو لیژنەکان ئاسانتر دەبێ حەزمان دەکرد ئەو پێشنیارەمانێک کە ئەو فرۆژگانە بدرێتە کۆمپانیا دوسێ کۆمپانیا کە هەستن بۆ کارە ئەو کاتە ئیش و کارەکانیشمان لەگەڵ کۆمپانیەکان ئاسانتر دەبێ و نەوەکو لەگەڵ ئەو هەموو خەڵکە بەرفراوانانە تەعامل بکەین لەوانەیە داهاتەکەشی زیاتریش ببێ. کۆتا قسم فرۆژگاکان هەموو مۆلەتی تەندروستیان هەیە مۆڵاتی فەرمی بەڵێ چکەنیا هەموو داوایان لێ شواسن بەڵێ کارتی تەندروستی دەبێ و ئەو کارمەندەی کار دەکە لێ دەبی کارتی هەبێەوە حەزەکەم شتێکی کەش ئاماژەی پێکەمکەوە ئەو قوتابخانانەی کە قوتابەکانی کچن دەبی ئەو کەسی کە لەسەر فرۆژگاکە بێ کچ بێ نابێ کوڕ بێ. بەڵێ مامۆستا عومەر زۆر سپاس دەکەین دووبارە بەخێر بێ. زۆر سپاسی جەنابیشتان دەکەین بۆ ئەو دەرفەتە. بڵێ خۆشەویستان و ئازان لێرە داهاتینە کۆتایی بەرنامەی پۆلەکەم بە میوانداری مامۆستا عومەر محەممەد تەها سەرۆکی لێژنەی فرۆژگاکان لە بەڕێوەبەراتی پەروەردەی گشتی هەولێر دەتوانن لە سناپچات ئینستاگرام هەردوو پەیجی تەلەڤیزیۆنی پەروەردەیی ڕادیۆی پەروەردەیی وەزارەتی پەروەردە بینەرمان بن تا ئەڵلقەیەکی تر لەگەڵ میوانێکی تر و تەوەرێکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.